دوێنێ هێرشێکرایە سەرناوندێکی کوردی لە فەڕەنسا بەپێی لێکۆڵینەوە سەرەتایەکانی دەسەڵاتدارانی فەڕەنساش تەقەکەرەکە بە تەنها هێرشەکەی ئەنجام داوە ویستوێتی هێرش بکاتە سەر بیانیەکان و ئەنجومەنی دیموکراتی کوردی لە فەڕەنسا داوای لە دەسەڵاتدارانی فەڕەنسا کردو بوەستن لە چاوپۆشیکردن لە تورکیا. دیارە ئەوان مەبەستیان ئەوەیە کە تورکیا ئەو هێرشی کە دوێنێ ئەنجام دراوە لەلایەن تورکیاوە ڕەنگە ئەنجام درابێت و فەڕەنسا بیەوێت چاوپۆشی ڕەنگە وردەکاریەکەی ئاشکرا نەکات. دیارە لەبارەی قوربانیەکانەوە ئەنجومەنە کاڵێکێکیان هونەرمەندێکی کووردە ئەوی دیکەیان هاوڵاتێکی کووردە و کەسی سێمی ژنێکە کە داوای مافی پەنابەری لا فەڕەنسا کردو و داواکەی ڕەتکراوەتەوە. دیارە ئەم ڕووداوی دوێنێ تەواوی میدیاکانی جیهان وڵاتانی تووشی شۆک کرد و تەواوی وڵاتانی هێنایە سەرخەت هەریەک لا فەڕەنسا و ئەمریکا و بە هەمان شێوە ڕۆسیاش ئیداری هێرشەکەیان کرد و لە ئێستاش بە هەمان شێوە مەزلوم عابدێ یاخود مەزلوم کۆبانێ باسی لەوە کردووە کە فەڕەنسا تاکیدە لەوەی کە ئیمانوێل ماکرۆن چاوپۆشی لە هێرشەکە ناکات و ئەو کەسەی کە هێرشەکەی ئەنجام داوە بە زووترین کات دەدۆزرێتەوە. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز حەما عوسمان ڕۆژنامەنووس ڕاستەوخۆ لە فەڕەنسا و گفتوگوی زیاتر دەکەین کا بەڕێزیان بەڕێگەی سکایپ میوانی ئێمن. کاک حەمە زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەوەی دوێنێ لە فەڕەنسا ڕوویدا چی بوو و لە ئێستادا میدیا جیهانیەکان و دەسەڵاتدارانی هێزی ئەمنی و حکوومەتی فەڕەنسا چی لەسەر هێرشەکاڵن؟ سڵاوتان لێوێم کاتتان باش سڵاو بۆ کورتسات و بینەرانی کورتسات. ئەی ڕاستیە خۆتان ئەزانیت ئەو ڕووداوە ڕوویدا پێش لە بازنەی پاریس لە ناو جەرگەی دڵی پاریسە ئەو کەسێک بە ناوی ویلیام بۆ هاتە ئەو شوێن ئەو ڕووداوەی ڕوویداوە هەمووی تقریبان کوردی زۆر لێیە لە هەمووی گرنگێ ناوەندێکی کوردی لێ ناوەندێکی ڕۆشنبیری کوردی کە بە ناوی ئەحمەد کایان ناسراوە. دیارە مەبەستی کەم ڕاستەوخۆ ویستێتی توێچکە بەپێی دوا هەواڵ کە ئەم بەیانیە من لەسەر تەلەڤیزیۆنی فەڕەنسی سیر بکرد دانی بەوا ناوە کە من ڕەگەز پەرستم بەڵام تایبەت پەرستێکم تایبەتم بە کورد هاتووم بە ئاشکرا بۆ دانیشتوانی کورد چووە من لا نەترسم درندن و بۆ شێوەیە هاتۆتە قسە. ئێستا بابڕین پۆلیس سەرەکەیان گرتووە سەرۆک ماکرۆن بۆ خۆی ئیدانەی کرد لەگەڵ سەرۆک باڵیش لە مانگ کاتە لە سەرکردەکانی جیهانیش هەتاکو لە ئەمریکا لە کۆنگرێسوانە هەمووی با بڵێن ئیدانەی ئەو کاریان کرد. لەبەرچی لەبەرێکەوە کورد لە فەڕەنسا وەکو هینوتی ئەن دیالگۆ سەرۆکی شارەوانی فەڕەنسا دۆستی کووردە لە لێدوانێکە لەسەر تەلەڤیزیۆن گوتی کوردەکانی بە ئاشتی و بە سەلامەتی ناژین لەبەرەوە لە ئیمڕۆ بێ ئاگەمە لیان بێت. چونکی خۆتان نەزان بەڕێستان نەزان کە لە نۆی یەکی 2023 یعنی 10 ساڵ پێش ئێستا هەر بە هەمان شێوە لە ناو جەرگەی پاریسانی کوردی باشە هۆکاری ئەوە چییە کە کورد لە فەڕەنسا کراوە کە ئامانج هیچ پرسێکی سیاسی لە پشتەوەیە؟ ئەوی ڕاستی بە تا ئێستا بۆ نمونە ئەم ویلیەمەیەوە دوێنێ ئەو کوشت و چواری کەشی بینی ناکردووە وەکو ئەڵێن بە خۆی بەوەی کردووە بەڵام بە پێی ئەو سەرچاوانە و دوای ئەو کەسانی کەەوە با بڵین چاو دێرە سیاسەکان ئەڵێن شتێکێ لە پشتەوەیە ئەوی ژەوەیەکەوە هاندانە واخود بەکارێنانی ئەو کەسەیە ویلیەمە بۆ ئەوەیکەوە کارێکی تیرۆریستی چونکی ئەو کوڕا تقریبا ساڵی پێش ئێستا بە شمشێرێکەوە چۆ سەر هین کەمێکی پەناهەندێ لە پاریس نەخ ئەوە کردی شەڕ و ئەوانە بەڵام شوی نەکرد گیرا حکم درا کە حکم درا پێش دە ڕۆژ پێش ئێستا ئازاد کرا. چۆن ئەبێت کەس شوێ بێ کە باوکیش دەستخەت لەسەر تەلەڤیزیۆنەکان باوش تقریبان 85 ساڵە کوڕەکەم
کوڕەکەم کوڕێکی هینە نالەبارە کوڕێکەکەەوە هیچ جا بەسەر نییە هەموو وەختێک کێشەی ناوەتەوە ینی چاودێرە سیاسەکانڵێ ئەو کەسانە زۆر ئاسانن کە بەکار بێنرێن بۆ ئیشی خراپتر. باشە کەواتە ئێستا وایە ئایا ئەم چێ لە پشتەوەی باش ئێستا ئەمریکا و ئەڵمانیا ئیدانەی دەکەن لە بە هەمان شێوە ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنساش خۆی ئیدانی کرد باسی لەوە کرد کە هێرشەکە لەلایەن کەسێکی توندڕەوە ئەنجام درراوە یعنی پێتان وایە و سەرچاو و زانیاریەکان دەڵێن چی فعلەن ئەم کەسە توندڕەوە یاخود کەسێکی بەکارهاتووە لەلایەن وڵاتێکی دیکەەوە بە دیاریکراوی زۆر لە ئێستا باس لە تورکیا دەکرێت کە ڕەنگە بەکارهێنرا بێت بۆ لێدان لە کوردەکانی فەڕەنسا. ئەوی ڕاستی بێ هەردوو بۆچوونەکەی کە جەنابێ ئێستەوتی لێرە باسەکرێت لەلایە گەڵێن ڕەوە کەوا حەزی ئەوەنی لە گێڕانی شتی خراپ و ئەو چونکی 6 ساڵ پێش ئێستا ئەو کوڕە هەر خەریکی دزی و شتی خراپە بۆ جیرە کە بە شێرەکەی پەناهدانە دوای ئەمەی کە بەر بووە اینجا بە پێی هەموو چاودێری سیاسی و کۆمەڵایەتیش ئەڵێن لە ناو زیندانە دیارە کەسێک دۆمێشکی تێگەوە کڕیانە لەلایەن بڵێن هێزە میتی تووشە میتی تووچە بەکاری ئێنێ بۆی کەواژی ئەو کوردانە ڕاشت ئەمە هەرو بۆچینەکەی هەنی ئێستا شتێکی وا معلوم نەبووە چونکی کێشەکە لەوایە تووچە تا ئێستا کوردەکانی تووچە بە تایبەتی کوردستانیان بەگشت زۆر بەڕاتن مۆزوعا بۆ مەسەلەی دوێنێ کە ڕوویداوە لەبەرچی لەبەریکەوە 10 ساڵ پێش ئێستا ئەو سێ کچیان کوشت سەچین و فیدان و لەیلا ئەو سەیان کوشت هەتاکو ئێستا یاسای فەڕەنسا نەتیجەیەکی تەواوی دەرنەخستووە لەبەرچی لەبەر وەکو ئەڵێن لێکۆڵینەوە سیاسەکە ئەڵێن لەبەرێکەوە پەیوەندی بینی تورکیا فەڕەنسا پەیوەندیەکی بڵێن لەسەر ئاسی ئابووری و بازرگانیە ناتوانن دەست لە تورکیا هەڵگرن بۆ ئەو ئیشانە ئەمانە هەمووی ئێستا قسە و باسە لەسەر تەلەڤیزیۆن و رادیۆکانی فەڕەنسا. باشە کاک حەما دوێنێ بینیمان کە لە سەروبەندی هێرشەکە لە دواتر و دوای وتارەکەی ئیمانوێل ماکرۆن خۆپیشاندان و گرژی لە نێوان پەنابەران و کۆچبەران کە زۆرینەیان کورد بوون و هەروە هێزە ئەمنیەکانی فەڕەنسا ڕوویدا ئێستا ڕەوشی و خۆپیشاندان ڕەوشی شەقامی فەڕەنسا بە تایبەتی ڕەوەندی کوردی لە فەڕەنسا چۆنە؟ بەڵێ دوێنێ هەر لە دوای داوەکە کوردستانیانی گشتی هەمووی ڕژانەشۆنی ڕووداوەکە لە شارە گەورەکانیش لە گۆڕەپانە گەورەکان هەر هەمویان کۆبوونەوە خۆنیشان ئەنی با بڵێن گردبوونەوەیکی هێمنانیان ئەوە کرد لە پاریس زۆرمانەوە تا درەنگی شەومانەوە ئەوە بوو لەبەرچی نەختێکەوەنێ دەرخراکە گوایە با بڵێن شەڕ کراوە لە بینی پۆلیس و کوردستانیەکانە بەڵام هەموو سەرچاوەکان هەتاکو خەڵکە سیاسەکانی فەڕەنسا ئۆپۆزیسیۆنیش ئەڵێن کوردەکان حەقانە ئەوە ناڕزایی دەرەبرن بۆ چونکی 10 ساڵە پێش ئێستا سێ کچیان شەهید کرد بە هەمان شێوە هەتاکو یاسا دەوری خۆی نەبینیوە داوای ئەوەکەنکەوە هینە ئێستا لەم کاتێککە قسە لەگەڵ جەناتانە خۆنیشاندان پێ کردو لە پاریس لە گۆڕەپانی کۆماری لە شارە گەورەکانی تریش دەست خۆ خۆشە من ئەبێ بڕۆم بۆ شارێکیکە بەشداری بکە لەوێ چاوەڕێ مەکەن بەسەوەی کە خۆنیشاندان بەردەوامە بێت بڵێ باشە ئەما کەمە دوا پرسیارەتی بوورە بەڵێ فەر بۆ کاک حەما بەڵێ وتم هەفتەی داهاتوو یادی 10 ساڵەی شەهیدکردنی ئەو سێ ژنە چالەکەوانەیە وەزیری فەڕەنسا دوێنێ هاتە وتی ئێمە فەڕەنسا ئەڵێن دڵنیا ئەو خۆنیشان نێتیان بۆ ئەمینەکەین بۆ دڵی خۆیان بتوان یادی یعنی ئێستا مۆزوعی مەسەلەی کورد لە فەڕەنسا کوردەکان بە چاوێکی زۆر سەیرە تا کێشەی شوان بێتە ئەمنیەتی ئەمنی فەڕەنسا و حکوومەتی فەڕەنسا بێت لەبەر پشتگیری لە هەموو لایەکە بکە
هەتاکو ئۆپۆزیسیۆنەکان بە چەپ و بەڕاست و بەناوەند و بە حتاکو ڕەگەزپەرستەکانیش پژگیریان لە ئێستا حالیان لەگەلی کووردا بەڵام ئێستا بێتە دێمە چاوەڕێ بکەین بزانین نەتیجەی ئەو لێکۆڵینەوەی لەگەڵ ئەو ویلیەمە کابراایە تەمەنی 9 ساڵە هەستاوە بۆ کارە باشە کاک حەمەد دیارە ئەو شتێک بۆ جێ پرسیار لەلایەن زۆرینەی خەڵکەوە ئەویش ئەو بوو هێشتا لێکۆڵینەوە سەرەتاییەکان لە ڕووداوەکە و تۆمەتبارەکە یەکلایی نەبووەوە. ئیمانوێل ماکرۆن بۆچی تۆمەتبارەکەی بە توندڕە و ناوبرد؟ بۆچی بە هێرشبەرەکە ڕاستەوخۆ بە توندڕە و بە پرسێکی تیرۆر ناوی برد؟ ئەمە بە مەبەست بوو مەبەستی ئەوە بوو بابەتەکە و پرسەکە ڕێکارێکی دیکە و هێورکردنەوەی شەقامی فەڕەنسی بەیان چی؟ خۆی ئەزانی چۆنە هەرچی کارێکی بۆ شێوەیە بە ئەوە کرێت سا بکرێت لە هەموو حاڵەتێکە بەڵام ئەبێت دوای ئەوە بزانن لە لێکۆڵینەکان بزان چێ لە پشتەوەی بە تەنیا کردێت لەبەرەوەی لەو بارەوە من تەواوی ئەوەی کە لە تویتەر بڵاوی کردەوە لەلامە تەرجمەم کردووە گەر ڕێگابێ بۆ دەخن. باش ئەڵێ کوردەکانی فەرەنسا لە ناوەڕاستی پاریسدا بوونە نیشانەی هێزێکی هێرشێکی هێز لێکرا و بیر و خۆشم بۆ قوربانیەکان بۆ ئەوانەی کە لێتا بۆ ژیان خەبات برینارن بەوینەتن کەسانی نزیکیان پێزانینم بۆ هێز ئەمنیەکان بۆ ئازایەتی و بۆ خۆ خوێنی ساردیانە هێمنیە ئەمەی زیاتر نەوتوە ماکرۆن بەڵام پەرلەمان دوای ئەمە لەبەر جژنی سەری ساڵ و سمیسۆنەیە ڕەنگە هەفتەی لە دوای سەری ساڵەوە لە پەرلەمان بە جدی بەسی کرێ بۆ تەمینکردنی ئەمنیەتی خەڵکانی ئەو ڕێکخراوە دیانە و خەڵکی کورد لە فەڕەنسا. بەڵێ بەڕێز حەما عوسمان ڕۆژنامە نووس ڕاستەوخۆ لە فەڕەنساوە بەڕێگەی سکایپ میانی مەبووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت کاک حەما.